چۆن بزانین ئەم کەسە سحری لێکراوە؟ ئەو ئینسانە لە تەبیعەتی خۆی دەرەچێ ئەچێتە شێوازی بەرگێکی تر. ئەو مرۆڤە شێوازی چۆنە پێشی سەحرەکە؟ شێوازی هەمووی دەگۆڕێ لە تەعامل لە قسەکردن لە هەڵس و کەوت ئەمە گۆڕێ. ئەمە یەکێ لەو نیشانانەیە. دووەمیان گومانی بۆ دروست دەبێ، گومانی زۆر، و گومان یەقینی لا کەم دەبێتەوە، گومانی زۆر بەرز دەبێتەوە، بە هەموو شتێ بە گومان و تەماشا دەکا. سێهەمیانەوەیە کەوا عوزر بەرامبەرەکەی قبول ناکا لە عوزر، هەرچەنێ بەرامبەرەکەی غەڵەت کا و ئەم قبول عوزر بێنێتەوە قبولی ناکا، عوزرەکان وەرناگرێ. چوارەمیانەوەیە کە شتی بچووک بەردەوام گەورە دەکاتەوە، شتی بچووک بەردەوام گەورە دەکاتەوە، شتێکی بچووک بێ زۆر گەورەی دەکاتەوە. پێنجەمیانەوەیە حەقد، زۆر قین لە دڵە، ئەم مرۆڤە وای لێ دێ قین دڵی داهەگرێ. شەشەمیانشەوەیە ئەم ئینسانە پێی خۆش نییە کەس لەگەڵیدا بێت بخەوێت، چی لە غورفەکەی چی لەگەڵیدا. زۆر جار ئەمانە بێتە نیشانی ئەوەی سحری لێکراوە. عەلاماتی ترشەیە ئەو مرۆڤە زۆر جار ئەبینی لەو عەلاماتانە ئەگەر بە خواردن بێ نەوزگی ئێشەکە، عەرەقی زۆرەکە، ئەبینی خەو دەبینێ، خەو بە حەیوانات و دەبینێ. و هەندێک خاڵی ترشەیە لەو جۆرانەی ئەنواعی کە لە چیا دەکرێت دەچینە سەری خواردنە و مەجموعەیەکی ترە دەکرێت تیایدا بێ ئینسانی ماندار وریا بێ. ئێمە ئەو